وەک هەموو لایەکان دەزانن خەباتی ڕەوای گەلی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستان خەباتێکی ڕەوایە، بەڵام ناکرێ و نابێت خەباتی هەر پارچەیەک ببێتە مەترسی لەسەر پارچەکانی تر. باشووری کوردستان کە ئێستا فیدراڵیەتی هەیە بەپێی دەستوری عێراق و بەشێکیشە لە قاچی عێراق بۆتە ئومێدی تەواوی خەڵکی کوردستان لە هەر چوار پارچەکەی ناکرێ بخرێتە ژێر مەترسیەوە. بەداخەوە پەکەکە خەباتی خۆی لە قوڵایی باکووری کوردستانەوە گواستۆتەوە هاتوتە ناو هەرێمی کوردستان و کێشەی بۆ خەڵکی کوردستانیش دروست کردووە. ئەمڕۆژ وەزیری بەرگری تورکیا هەڕەشەی تند لە سلێمانی و لە یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەکات. ئەمانە کۆمەڵێ پرسیارن داخۆ ئەم هەڕەشانە بەرەو چۆ ئەگەرەکانی چین و ئایا ئەو پەیوەندیانە لەگەڵ پەکەکە دەبێت بەچۆ بگات. بە میوانداری زۆر بەڕێز حەسەن ئەحمەد مستەفا شارەزای کاروباری تورکیا کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە قسەی زیاتر و پرسی زیاتر دەکەین. کاک حەسەن زۆر بەخێر بێن، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنیشان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 با لە هەڕەشەکەی وەزیری بەرگری تورکیاوە دەست پێ بکەین. خوێندنەوەتان بۆ ئەو پەیامەی وەزیری بەرگری تورکیا چییە؟ ڕاستەوخۆ هەڕەشە لە یەکێتی نیشتیمانی و لە خودی بافڵ تاڵەبانیش دەکات. بەداخەوە دۆخەکان بەم ئاستە گەیشتن لە کاتێکدا ئەمڕۆ پارتە سەرەکیەکانی کوردستان وڵاتێک بەڕێوە دەبن کە بەڕێوەبردننی وڵات بە شەریعەتی شۆڕژگێڕی و بە حەماسەتی شۆڕژگێڕی ناکرێ بەرکو شەرعەتی یاسایی و ئیدارەدان و دیبلۆماسیات و ڕێو شوێنەکانی سەروەری دەوێت کە بزانی چۆن بەڕێوەیان دەبی. بە تایبەتیش لە ئێستادا کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا تا ڕادەیەکی زۆر یاسای نێودەوڵەتی مەجلیسی ئەمن و هەموو ئەو شتانەی کە چۆن دەڵێ کۆمەڵگەی نێودەوڵەتی ئینترناشنال کۆمیونیتی یا پەیوەندی نێودەوڵەتی پێک دێنێ لە سەردەستی چین و ئێران و تورکیا و رووسیا تا ڕادەیەک پەچی کەوتووە. کێشەکانی تورکیایە سەرنجەکانی تورکیا بەرامبەر سلێمانی دەگەڕێنەوە زیاتر بۆ دوای وەفاتی مام جەلال. زۆری پێنەچوو کە بەهۆی ئەو ڕووداوی لە دوکان ڕوویدا چەند کارمەندێکیان گیران. من نازانم کارمەندەکان چۆن گیران و ئەوانە بەس دوای ئەوە کێشەکان زۆر زەق بوونەوە و دوای بوونی 17 ساڵی لە تورکیا بە هەرێز گەڵاڵیان دیپۆرتی سلێمانی کردەوە. ئەو کاتی لە یادما کاک بەهرۆز لێدوانێکی داگوتی زۆر جار کێشەمان هەبووە بەڵام هیچ جارێک نەگەیشتە ئەم ئاستەکە نوێنەرایەتەکەمان لەوێ ڕەت بکرێتەوە. وە دواتریش هەندێک بابەتی دیکە ڕوویدان دانیشتنێک کرا لە نێوان بافڵ تاڵەبانی و کۆنسۆڵی گشتی ئەو کاتی هاکان قەرەچای بوو بڕیاریاندا کە ئەم گرفتانە هەل بکەن و زۆر جاریش لە شرۆڤەکاندا ئەو کاتی منیش داخلی بەرنامەیەک بووم وتم دەبێ ڕیعایەتی دەوڵەتە گەورەکانی ناوچەکە ئێران و تورکیا هەردووچیان بکرێ. هەندێک هەنگاویان نا بە داخستنی تەفگەری ئازادی دوای ماوەیەک بەرهەم ساڵح بە پشتیوانی یەکێتی سەردانی ئەنقەرەی کرد لەوێ لەگەڵ پلەبەرزەکانیان کۆبەوە هاتن ئیجراعەتێکیان کرد لە ناو شارەکان 52 کەسیان لە لایەنگرانی پەکەکە دەستگیر کرد. ئینستیتوتۆیەک هەبوو بە ناوی شەهید گیڤارە ناوێکی وا بوو ئەویان لە کەلار و سلێمانی داخست. پاشان جەنابەت دەزانی کە مەوزوعی ئەوەی ناو ستراکچەری یەکێتی ڕوویدا هاوسەرۆک و لێکجابوونەوە و دوای گوایە ئەمە یەکێکیان کردوێتی و لەمە دوا پەیوەندیەکان لەگەڵ تورکیا ئاسایی دەبنەوە ئەوانە. طبعاً تورکیاش وەکو ستەیتێک کە دڵخۆش نییە بە دەستکەوتەکان بەکاری دێنێ ئەم شتانە دەبێ بە وریایی و بە عەقڵانە مامەڵە بە سەروەت و سامان و بەک دەڵێ چارووسێ میلەتە نەکرێ. دوای ئەوە سەردانێکی کتوپڕی سەرۆکی یەکێتی مابینەوەی کە گوتێتە ڕەشەی لێکراوە بۆ لای مەزلوم کۆبانی و لەوێ باسی ئەوەی کرد کە ئێمە خزمەتکاری سیاسەتی کوردین گوایە سیاسەتی کوردی لە ڕۆژ ئاوایە ئیدی کێشەکان بەردەوام بوون تا مەسەلەی مەبەستم لەوە شتێک بوو کە زۆر جار دەڵێت ئەمە دەستی فلان لایەن فلان لایەن هەموو ئەوانەی گوێیان لێمانە ئەم کێشەیە کۆنە و ئەگەر ئێستا مەجالت هەبێ من خاڵ بۆ خاڵ چ ڕۆژێک کێشەکان بووە هەمووی دیارە. حەسەن بمبورێنی کاتمان زۆر کەمە دەبێ بە پێی کاتەکە ئێمە پرسیارەکانمان بکەین و جەنابیش وەڵام بدەیت و من داوای لێبوردنەکەم. باشە کەواتە ئێستا بەڕای ئێوە بۆ خۆ دەزانی تورکیا یەکێکە لە زلهێزەکانی ئەم ناوچەیە چوارەم هێزی ناتۆیە ئەوە تا لە بن مووسڵ لە باشی گەورەترین سەربازگەی هەیە. عێراق کە دەوڵەتە ناوێرێ هیچ بڵێ بەڵام پرسیار ئەمەیە بەڕای ئێوە ئێستا یەکێتی نیشتیمانی دەبێت چۆن مامەڵە
لەگەڵ ئەم پەیامەدا بکات یعنی کە ئەڵێ مەترسی گەورە هەیە ئایا ئەم مەترسیانە هەر بە تەنها لەسەر یەکێتی نیشتیمانی دەبێت یا لەسەر تەواوی هەرێمیش دەبێت خۆی بەهانەدان بە دوو هێزە گەورەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێران و تورکیای هەر لایەنێک بیدا خیانەت لە میلەتە دەکا و خزمەتی ئەم میلەتە ناکە تێکەڵاوبوونی ئەو برادرانی سلێمانیش لەگەڵ پەکەکە لە دوو لایەنەوە زیانی استراتیجی هەیە لەلایەنێکەوە ئەوەی کە پەکەکە بە هیچ شێوەیەک سەروەری هەرێمی کوردستان و عێراق ناناسێ و چۆن تورکیا ویلایەتی کەرکوک موسڵیبەوی خۆی دەزانی و جەختی لێ دەکردەوە لە فکری یەکێتیشدا جوڵانەوەیەک لە باشووری کوردستان لە فکری پەکەکەدا لە باشووری کوردستان و لە سووریا جگە لەوان ئەوانی تر هیچیان شەرعێتیان نییە و دوای هەڵکەندنی لەم ناوچەیە بە ئاسانی نابێ و یەکێتی دوای باجەکەی دەدا دووچاری شەڕ دەبێ ڕۆژێکیش ئەگەر پێویستی بێ لەوێ نەبن لەگەڵیانە ئەمە لایەنێک لە لایەنێکی کە ئامرازەکانی شەڕکردن شێوازی شەڕکردن چەکەکانی شەڕکردن میتۆدی شەڕکردن گۆڕاوە میتۆدەکانی زیانگان و دەستدرێژی تۆڵەکردنەوە گۆڕانیان بەسەردا هاتووە ئێستا قۆناغی درۆنە حتا گومانێکیش هەیە لەوانەیە مەسەلەن جۆرێکیش لەو هێرشە هەواییانە جۆرێک لە مامەڵەکردن و بازرگانی بن ئەمیش کارێکی بێویژدانیە چی بەرامبەر بەوانەی وەک بازرگانیەکە دەیانهێنی و ئەمەیان پێدەکەی چ بۆی کە دەی زەرەر لە میلەتەکە لە کیانی میلەتەکە لە هەرێمی کوردستان دەدرێت بۆیە لە ڕاستی منطقی تێدانە یعنی شتەکە دروست نییە بەهانە بدرێتە هێزێکی وەک تورکیا لە بەروی تورکیا بە درێژایی مێژوو کاتێک شتێک لە بەرژەوەندی ئاسایشی خۆیدا دەبینی حیساب بۆ لایەنەکانی کە ناکە با خۆیان نەخەڵەتێنن ئێران نابێتە کۆسب لەو هنگاوانەی دەینێت باش کاک حەسەن بە هەموو ئەگەرەکان وەرگرن ئێوە ئاماژەتان بە ئەگەرێکی زۆر گرنگدا ینی بە هێرشی تورکیا بە خۆ دەزانی تورکیا لەو زلهێزانەیە و دەژڵێ ئایندەی سلێمانی باش نابێت باشە لە حاڵێکە ئەگەر تورکیا ئەو تا بە بەردەوامی درۆن لە سلێمانی دەسوڕێتەوە تورکیا ئەگەر هێرشەکانی تند کرد بۆ سەر سلێمانی زیانە نەرێنیەکانی لەسەر خودی سلێمانی و ئەوجا لەسەر هەرێمی کوردستانی چییە دەزانی یەکێک لە منطقەکان لە لۆژیکی ئەمڕۆی سیاست لە جیهاندا و بە تایبەتی لای ئەمریکا ئەوەیە هەر هێزێک نەتوانێت ئەمن و ئاسایشی ئەو شوێنەی لە بندەستێتی بپارێزێ ئەم شوێنە ڕێگا لەوە ناگرن تەسلیم بە خەڵکی تری بکەن یا ئیدارەکەی بگۆڕن ئەمە نەک لێرە لە ئەفغانستان وا بووە ناتوانێت بەم شێوەیە یعنی کۆمەڵگەی نێودەوڵەتی سیاسەتی نێودەوڵەتی سیاسەتی میلەتان ئیقتیسادی ئەم سەردەما سایکۆلۆژیای خەڵکی ئەو سەردەمە جیلی ئێستا بەرگی ئەوە ناگرێت لە شوێنێک ئاڵۆزی بەردەوام بێ بۆ نمونە ئێستا لە بەغدا ئەمریکا وەک جاران مەجای ئاڵۆزی نادا سنووری بۆ دادنێ ئەگەرنا لە ڕێگەی بانکی مەرکەزیەوە دەبینی چۆن ئینزاریان دەداتی و سەرۆک وەزیران ڕادەکێشێ وایە پارە نانێرێ بۆ فلان شوێن لە سلێمانی وەسپەینی ئەگەر لە هەولێریش ئەگەر لە دووهۆکیش ئاڵۆزی هەر بەردەوام بوو نەکرد لە هەر شوێنێک باش ئەمە جێی قبول نییە بەدیل ئەگۆڕن ئەلتەرناتیڤیان هەیە بە تایبەتی دوای جەنگی ئۆکرانیا هێزە نێودەوڵەتیەکان بە تایبەتی ئەمریکا خۆرئاوا هەژمونیان لەژێر پرسیاردایە بۆیە بە خێرایی بەدەنگ دێن مەجای ئەم جۆرە پاشاگەردانی ئەم جۆرە نادان دەبێ برادرانی یەکێتی بەجددی بڕیاردەن شۆڕژگێڕی بەیون بە مێنتاڵەتی شاخ دەکەن یان لە دەسەڵاتدان و حکوومەت بەڕێوە دەبن لە هەردووکیان بڕیاردەن یەکێک هەڵبژێرن ئەگەر شۆڕژگێڕی دەکەی ئەمە ئیعلانی بکە لە ستەیتمێنتێک و هێزەکانت لەگەڵ پەکەکە تێکەڵ بکە و خەڵکەکەشی لە ڕووی دەرونی بۆ حازر بکە و شەڕی شۆڕژگێڕی خۆت دەست پێ بکە ئەگەر ئەمە ناکەیت دەبێت تۆ سەروەری حساب بۆ بکەیت هەم سەروەری وڵاتانی دراوسێ هەم سەروەری خەڵکی خۆمان وەی عێراق و چیتر دەرفەت نەدەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی بڵێن ئەم وڵاتە بەڕێوە ناچێ پێیان بەڕێوە ناچێ ئیداریان پێ بەڕێوە ناچێ یعنی مەترسیەکە ئێستا بە تەواوی لەسەر هەرێمیش دروست لەسەر سومعی هەرێمە لەسەر سومعی هەرێمی کوردستانە بەڵام لەسەر گیانی هاوڵاتیانە کاتە لە قەڵاتزەی داوە لە پشت سەنگەسەری داوە لە گەڵاڵەی داوە لە چیای ئاسۆسی داوە لە ناحیەی ئیسێوە لە نێزیک مجەمەع داوائیرەکەیانی داوە لە چەند شەماڵی داوە دەزانی لێدان لە هەر شوێنێک کە دوو هێزی شەڕکرد لایەنێکیان لە شوێنێک تحسین و تعبیعی سەربازی هەیە هێزەکەی دیکە بە ساڕوخ و بە هەر چەکێک لێی بدا یعنی هەردووک هێزەکە لەوێ ئێستا لە منطقی سیاسیدا تورکیا و پەکەکە لە سلێمانین
هەردووچیان لەوێن تۆ ناتوانانی وڵێ یەکێکیان لەوێ ئەوی تر لەوێنە هەردووکیان لەوێنە دەبێ ئەم شەڕە کۆتایی پێ هەردوو هێزەکە لە سلێمانی دەرچن باش کاک حەسەن بۆ خۆت باش دەزانی ئێران و عێراق ڕێکەوتنیی ئەمنیان مۆر کرد کە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی کوردستان نابێت لەسەر سنوور بێن هیچیان لەوێ نەمان بەرگە و بارەگەکانی و چەکیش کران پێ دوانیە ئەمە دیسان و بیانوویەکی ترە دەدرێتە دەست تورکیا بە هەمان شێوە داوای هەمان ڕێکەوتنی ئەمنیش بکە بۆ چەککردنی چەکدارانی پەکەکەەوە پێویستە یەکێتیش ئەمە لە بەرچاو بگرێ قوربان داوایان کردووە لە سەردوایین سەردانی هاکان فیدان داوای لە کاربەدەستانی عێراق کردووە لە ژوورە داخراوەکان کە دەبێت لە کۆبوونەوەیەکی پەرلەمانی عێراقدا پەکەکە بە تیرۆریست بناسێنن کە بە تیرۆریستان ناساند ئەو کاتی مامەڵەی ئەمریکیەکان و دوایش ئەم داوایە وەختێک لە سووریاش دەکەن لە ڕێی هەندێک هێزی رووسیا و ئەوانەوە بۆی بەشار و پەرلەمانی ئەوێگە بە شتێکی ڕەمزیش بێ بۆیان بکە بەڵێ ئەم داوایان لە هەموو لایەنەکان هەیە و ماوەیەکی کە فشار لێ لە پەرلەمانی کوردستانیش دەکەن لەبەر ئەوەی ئەمەی لە سلێمانی ڕوودەدا ئەو جورئەتەی بە ئێران دەدرێ ئەمە بکە و دوایش ئەمەی تورکیا دەکات زەمینەی فکری زەمینەی پراکتیکی بۆ ئەم هەنگاوانە خۆش دەکات بۆیە ئەم دوو دەوڵەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست تورکیا و ئێران مەرجن بۆ سەرکەوتنی هەرێمی کوردستان حتا ئەمریکا لەو ڕۆژانەدا کە شەڕی سەختی لەگەڵ ئێران هەیە قەت داوای لە هەرێمی کوردستان نیە لەگەڵ ئێران تێکی بدا خۆ من ئەو قسەیە بۆ هەر بۆ سلێمانی ناکەم هەولێریش پارتی دموکراتیش دەبێت لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا سیاسەتێکی گونجاوی هەبێ چونکە هەموو کەس لە ئەنگری ئەم دوو حیزبە نیە هەموو کەسیش تفەنگی بەشانەوە نییە هەزاران کەسە یەک کەسابەتی خۆی دەکات بۆ ژیانی بەم شێوەیە بکەوێتە بەرمەترسی باش کاک حەسەن پرسیارێک دێتە گۆڕێ ئێستا بۆ خۆ دەزانی شوێنی خەباتی پەکەکە باکووری کوردستان پەکەکە ئەوەی بەجێهێشتەوە گوندێکی ڕزگار نەکردەوە قوتەشاخێکی پێ ڕزگار نەکراوە ئێستا هاتۆتە باشووری کوردستان و کێشەی بۆ باشووری کوردستان و بۆ عێراقی دروست کرد و باشووری کوردستان بەشێکە لە عێراق هاتنی پەکەکە خوێندنەوەتان بۆ ئەمە چیە بۆچی هاتوونەتە باشووری کوردستان ئەگەر بە کورتیش دوو هۆکاری فکری هەیە بۆ ئەوە بەداخەوە کەمتر لە شرۆڤەکاندا هەز دەکەم پێی پێبرن و باسی بکەن یەکێک لەوانە هاتنیان بۆ ناو ئەو شوێنانەی کە جۆرێک لە ستاتوی دەولیان هەیە هێزە نێودەوڵەتیەکانی بۆ ئەچن دەچن خۆیان لەژێر سێبەری ئەم ڕەوشە نێودەوڵەتیەدا پەنادەدەن و سوودی لێوەردەگرن بۆ نمونە چوونیان بۆ شنگار لەبەرەوەی شنگار کەمینەیەکی ئێزیدی مەزڵوم لەوەیە ئەو هەموو قەتڵ و عامەیان بەسەر هاتووە و لە یاسای نێودەوڵەتیشدا لای UN لای هەموو جیهان کەمینەکان دەرفەتی دەستێوەردانی خێرایان هەیە دەکرێت بۆ مەجلیسی ئەمنیش نەگەڕێەوە گەورە هێزەکان دیفاعیان لێ بکەن ستاتویان زۆر تایبەتە وەزعیان زۆر تایبەتە پەکەکە خۆی لەژێر زروفی حساسی ئەوان پەنادەدا بۆی خۆی لەژێر ئەو قەیدوبەندەی تیرۆرەی لە سەریەتی لا ببە بە شێوەیەکی گشتیش بۆ هەرێمی کوردستان بەم شێوەیەی کردووە ئەو گاپە ئەو بۆ شایست و ئاسایشەی کە لە ناوچەکە هەبوو ئەو دۆخە تایبەتی بۆ هەرێمی کوردستان وە زروفی شەڕی ناوخۆ ساڵانێک و دوایی ئاسمانی ئێرە لە ژێر دەستی ئەمریکادایە تا ئێستا هەموو ئەوانەوا دەکەن بێن ئەم زروفە ئیستیغلال بکەن و هەموو لایەکیش دەزانی هەرێمی کوردستانیشتەوە بێگومان زیاب هەرێمی کوردستان بازەکەی داوە تورکیا و ئێران ئەو هێرشەی دەستیان پێکردووە من بە تەواوکەری 16 ئۆکتۆبەری دەزانم و پێم وایە مەترسیەکەی لێرە ناوەستێ و هەر ئەو گرو ئەگەر دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێ و بەو شێوەیە دەرفەت بە درۆن بدرێ و معسکەری ئاشکرا هەبێ جا هەر هێزێک بیکە پارتی بێچێتی بێ ئەم پێم وایە خزمەت بە پرۆسی 16 ئۆکتۆبەر دەکا و بەردەوام دەبی ئەم تونند و تیژی و هێرش و لە قالبدانەی هەرێم زۆر باشە بەڕێز حەسەن ئەحمەد مستەفا پسپۆری نێودەوڵەتی و شارەزای کاروباری سووریا کاروباری تورکیا گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سپاس بۆ ئێوە شەوتان باش